سڵاتە نەبێ عزیزان و خۆشەویستان، خۆشحاڵم جارێکی تراتمەوە خزمەت دەوێت عزیز و خۆشەویست لە بەردەم وەزارەتی کشت و کاڵم لە شاری هەولێر و ئەوەی کە دەبینن ڕەشتنی پەتاتەی جوتیارە. دیارە بەشێکی زۆری جوتیارانی بەرهەمێنەری پەتاتە ئەمڕۆ پەتاتەکانیان بە تەواوەتی لەسەر شەقامەکان ڕەشتووە بەهۆی ئەوەی کە چەندین مانگە بەرهەمیان هێناوە، بەڵام ساغ نابێتەوە بەهۆی هاوردەکردنی پەتاتە لە دەواازەکان. بۆ ئەمڕۆ من لەگەڵ ئەم جوتیارانە دەبم و پەیامی تۆم تایبەت دەبێ بەوانە ببیستن و ببینم بزانم چەندێک کە چاوەڕوانیان بەرهەمن، بەڵام ئێستا لەسەر شەقامەکان ڕەشتویان. بۆچی ئەو ساڵ بەرهەمی پەتاتە ساغ نابێتەوە؟ بۆچی ئەوە لەسەر زیادە ڕژاندویانە؟ سەرەتا بەخێراتتان دەکەم، داواکارین ئەوانەی کە هەست بە مەسوولیت دەکەن، لەوانەی ناکە مەسوولن و هەست بە مەسوولەتی ناکەن، لەوانەی کە هەست بە مەسوولیت دەکەن ئەو نمونەیە ئەو دیکۆرە ببینن، ئەوە ڕەنزی کۆمەڵە کەسانێکە کەوا خینی مار و منداڵی خۆیان ئەلێرە ڕێشتە کە دێنە سەر تەلەڤیزۆن سەر ڕاگەاندن سوێن دەخۆن و یاخود بەڵێنی بری قەدار دەدەن کە ئێمە ئەوها دەکەن و برازتکارەکان شتی ناوە خۆ زیادکەن و پەرە پێ بدەن و یارمەتیتان دەین و بەڵام بە پێچەوانەوە نە یارمەتی دەدەن و نەڕێگریش دەبنەوەی ئەو بەرهەمەکە پەتاتەی خۆماڵیە چەند ساڵە فەلاح جوتیاری هەژار بەمار و منداڵەوە خزمەتی ئەو بەرهەمە دەکاتن کە دێتە بەرهەم ڕەنجەکەی بە خەسار دەڕواتن. بەڕاستی بەداخەوە چەند مانگیانی کام پەتاتە ئاوا پێگەیشتووە ئێستا لەسەر زادەکە ڕشتیانە؟ کا ئێمران ئەو پەتاتەیە تقریبا سێ مانگ بەر ئێستا ئەوە هاتیتە بەرهەم لە مەخزەنیانداڵەیە لۆوەی گەلک زۆرە بەرهەمەکە لەخوا بە زیاد، یعنی خەڵکەکی زۆر جوتیار هانیان دەدەن ئیش بکەن بەرهەمی ناوخۆ با زیاد بیتن، ئەوان بە قسەی بەرپرسان دەکەن بەرهەمی ناوخۆ زیاد دەکەن، بەڵام کە دێتە کاری ساکردنەوە پشت لە جوتیارەکان دەکەن. بەداخەوە دەبی ئەتو خەریکی ئەو بەرهەمەی هەتا پێگەیشتیە لۆ ئێستا لەسەر زادەی ڕشتیان؟ واللهی زانیچە ئێستا ئەمە لە مانگ دوو ئەمە خەریکی ئەوی شەی لە مانگ دو بەخوای بە شەو بە ڕۆژ، یعنی بە گیرفان بە هەموو شتێک، ینی بە مان و نەمان ئەمە لەگەڵ ئەوی شەینە ئەو بەڕێز مەسەلەن وەزیری کشت و کاڵ و جەماعەتی لانی پەیوەندیدار تێنە سەر شاشە ئەم دەڵێن ئەمە بڕیارماندا مەسەلەن لە تاریخ ئەوەندا حتا 15 11 ئەمە حدودەکان دەگرین لۆ ئەوەی بەرهەمی جوتیاران سابوویتەوە. ئێمەش کاکە ئەمەش فەقیرین، ئەمەش کەیمات ئەمەش خاوەن ماڵ و منداڵین، ئەمەش دەرین هادەوە. مەسەلەن وەختی مەوسمی وەختی فرۆشتنی زۆر جاری وایە بازار کەس دەبی، ئەمە دەبینە کۆگاکان وان خەزن دەکەین دەرێن بە ئەوە بیتە لۆقمان دەفرۆشینەوە. ئێستا هێشتا مەدەمان مای هەتا 15 11 ئێستا لە بەخوای هەر بگرە لە حودیدی پێشخابور لە ئیبراهیم خەلیل لە هەموو حودیەکان دەرەوە لە بەغدا لە بەسڕا لە هەمووی یەک پەتاتی ئێرانی داخل نابی تەنها لە مەرزی پەروێز خان و باشماخش دەرباز دەبی ئێکاکەلو ئەجا بێکی ئێستا پەتاتە باش بی سعی باش بی ئەمە ینی بڕوامان نابی دەگەین حەقومان بڕێک فایدەش دەکەین. بەس ئێستا ئەوە مدەکە لە پەروێز خان لە باشماخ دەرباز دەبی کاکە بازاڕەکە وەزیر چتان پێ دەڵێ بۆ داخلە بێ، ینی چی وەیەوە دەڵێ؟ والله وەزیر بەمە گوتی حتا 15 11 تاقوعشی کردیە کە حودەکان مالۆ بگری ئێستا دەری لە دەستی من نەما ئێکاکە پاگە لە دەست تو نەبی پامبەری خۆمان بدینە کوێن دەر ئێ تو وەزیری کشت و کاڵی بەخوا من وەزیری کشت و کاڵ نیمە. باشە مامە بۆچی لەسەر ئەو پەتاتانە وەستایتی؟ بۆ باشە لەسەری بوەستیمە بۆ چییە؟ بۆ فڕەدان باشەوە مەوەکە کەس هەر نەگریتن چ لێ دەکەی یانی؟ ئەو بەرهەمی چەند مانجیە و پەتاتانەی بەرهەمی چەند ساڵەکە چ ماگە؟ بەرهەمی ساڵە ئەوە ساڵێکەوە لە 100 ساڵی ڕووبان کردی. باشە داواکاریتان چییە؟ چیتان بۆ بکرێت پێشتەمە؟ چی بکەن ئەو سونارەکان بگرن دا و پەتاتای فەلاح بچین، ئەگەر نەگرن ئەوە بچ ئەوە لەسەر بکەن بچە لەحزەرێکی زۆری پێ دەکەوێت فەلاح زارێ چاو زارێری نەکردیان هەری ئەو پەتاتەیە ئێستا ئەو پەتاتەیە بەێ ئەو پەتاتە ئێستا لە عەرزە ئەو پەتاتێ بنەتۆی هۆڵندیە تەنی بەخوای بە 15 وەرەقەی بە 18 وەرەقەیە و یعنی بە شتێکی ئستاندار تێتە کوردستان ئەمە دەچینین بە شێوەیەکی یعنی هەندەسەی و پەتاتەیەکی جوان و دەرەجەیەک و بە شەرت پەتاتی ئێرانی تێت پەتاتەیەکی یعنی لۆچ و پوچە و جلدیشی قایمە ساکە ئێستا حەز دەکەم سەیریکەی ساکە ناوی زەر ئێ بەخوای ئەوە سێ ماگەنە مەخزەنە و ساکە ئایوا لێ دێتن ینی بە شێوەیەکی ینی بە ستاندارد و بە دەرەجەیەک و خڕماندیس و ئەوەخر لە گۆکانی
کۆگاکان یعنی دەرەجەیەک ینی بە هەمی شکل دەرەجە یعنی ئەو پشتی ئەوە سێ مانگ ئەو پەتاتەیە سێ مانگ پاش هێڵگرتن ئەو تەماشا ئاویوالێ دێ دەفەرم و بڕۆ سەیری ئەوە کە پەتاتە ئیرانی بکە پەتاتە ئێران لە ناو ینی قەلعی لەندێتن بەخوای بەمەدەی دە ڕۆژ ناگاتەی کوردستان بەخوای وکی ئەوە نییە ئەوەی بە هۆرمۆن گەورە دەکرێت داخل دەکەن قازانجی شوێدا من توزانم قازانجی پارەخۆرەکانە تێگەشتی ئێستا بەخوای بەڵگەمان هەیە ئێستا ڕقم ینی سیارەوە ینی ئەمە بەڵگەمانەیە بە تاکیدیش سیارەوانە و بازاری کەلارە سیارەوانە بازاری سلێمانی ئێستا حەسکی ڕقم سیارەکەت پێ دەرێ ئەمە هاوڕێمان هەیە جوتیارن برادرن بەخوای ڕقمی ینی گوتی کاکە ئەو ڕقم خۆ تەسویر سیارەش لەمان نردیە وەزیر دەری لە دەستی من نەما ئێکاکە پاتوو وەزیری کوشتتوکالی پاگە لە دوسری پا لە دەست کێیە وەزیر پێشی دەدەقی هاتە ئێرە 2 دقیقە قسەی کرد و ڕۆیشتە ژۆرە یەکەم جەکە هاتە ژۆرە گوتی ئەمە نوێنەرێن گۆمە هەر پاشان بەد لە تەواکەری قسەکانی خۆی دەرێوە لە دەستی من نییە ئەمنی باش ماغ و پەروێزخان و شتانە بۆچی ئەو پەتاتانەتان لە سەرجادەکان ڕشتووە بەرهەمی چەندێکە لێرەتان ئاوا ڕشتیە بەرهەممان والله بەرهەمان ئەمن 2500 تەنیوە لە مەغزەنیم کە 2500 تەنەگە 20 ڕۆژێتە مانگێکی من دەنێنم هەموو داوێم دەگەی ئەوە چەند جار بێنە وەزارەت لەمان 5 مەراجعی بە وەزارەتی دەکەین و چەند دایرە و مەحافظە و با بۆ ڕێگەکە لۆمان بگرن ڕێگە لۆمان بگرن هەتا ئەمکانەوە چیاش نەکردی لۆمان ئەو دەواازەی باشماغ بەرەدایە دەواازەی وەزارەتی کشتتوکاڵ ئاوا بێ بەرامبەر جوتیارەکان پێتان دەکرێت لە فەلاحەتی بەردەوام بێت ڕۆشتمان خۆمان ناگرینەوە ئەمە بەرە پاشەوە دەڕۆین ئەو ساڵە 2020 بەرەو پاشەوە دەڕۆین قوربان چاتم بەرەو پێشەوەمان نییە ئەمە لە تەماتای بگرە لە خەیاری بگرە لە شوتی بگرە لە گوندۆرەی بگرە لە هەموو تشتێکی بگرە ساڵانی ڕابردوو باشتر بوو ساڵانی ڕابردوو والله پێشان عەبدستان مەجید وەزیر بوو هەموو ڕێگەکە بارەکان لەمان دەگرت هەمومان سەربرمە سەرکەوتویمان بەخوا ئەنکەش ئەو ڕستەکە ئەو پارەکەوا لە دەستمانە هێشتا پار و پێرا 2019 بەڕێز ڕاستی ڕێزی لێمان دەگرت بە والله بە شەوی ساعات ئێکی شەوی تەلەفۆن ڕۆی دەکرد تەلەفۆنیان دەگرت با ئەو پتاتاتە ژوورەوە ڕاستەن ئەگە شورتە بە ئەگە وت بە دەنارد هەموو دەگرت و دەناردەوە حیزی دەکردەوە بەڕاستی ئەنکە دەڵێنە وەزیر دەڵێن وەزیر چ بەدەستی من نییە لە من بنتر هەیە ئەدی لۆ بەدەست کاک عەبدستاری هەبوو وەزیر عەبدستار هەبوو لۆ بەدەستی تو نییە لۆ لەبەر چ ئەو ساڵ بە سەرمایینا بەخۆی نایکاگەنە دەسەڵاتی هەیە پێ دوایە بەخۆی نایکا وەزیرەگەنا دەسەڵات والله ئەگەر وەزیرە خلاص وەزیرە بێت و ژەنی فەلاحی بەو شێوەیە بێ فەلاح دەتوانێت بەردەوام بێ لە فەلاحەتەکەی دەوەستی خەسار دەبین ناکەین سەگەرێک فەلاحیەوە بۆڕی خۆی دەفرۆشیت تەرکتەر خۆی دەفرۆشیت بەتاتای خەرج نابێت لە مەغزان قەرت عالم دەتەوە ئەری والله چەندی دەوێت ینی چەند زەحمەتی دەوێت زۆر زەحمەتە زۆر هەر لە بیدایەتەوە 6 مانگ بەس بە خوددانی دەکەین ئیجار عەردە سکەیە شۆلە لێ دەکەین بە خودی یەک لە حەنقارین هەتا مانگەش لە حەنقارمان لەبەر ئەوەی پاری نەکرد ئەگەر باتەوە پاری بکرێت فەلا هەمی 15 چۆمان خۆی دانیشت هەتا یەکی هەش لە حەنقار بیگمان و لە ناو پەتاتە بیگمان لەبەرەوەی پەتاتە خەرج نەبی پەتاتە بە 150 بی ئاری والله ڕۆژێ 100 عەمەلە دەردەکەین عەمەلە بە 10,000 دینارە بە خودی 2 ملیۆن بەس عەمەلە دەدەین ڕۆژانە گەشتنەوە پارەی خۆتان بە خودی زەحمەتە بە خودی حدود ئەوابی زەحمەت بگەینەوە پارەی خۆمان بە خودی دەگە بڵقەردار تەلەفۆن دەکەت و ئەیە قەردەکەت پارەمان نییە ئێستا مهلەمان لە مەغزن خلاص بیگە مودەی 3 مانگ خلاص بیگە ئەبل مەغزە 15 ڕۆژی داکە بۆمان هەر ئەوە ئەگەیسە پاوەتی 15 ڕۆژ تێدەنەکەن ئەمن بۆ لە مەغزن خەرج نەبی پتاتەمان خەرج نەبی حدود بەرلابی پتاتە هەرزان بی پتاتە کیلۆی بە 150 دینار بی بۆچی فەلاحەکان دوای 8 مانگ 6 مانگ ماندی بوون پەتاتەکانیان لێرە دەڕێژن خۆزگە بەس فەلاحەکان زەرمان بانایە لە کوردستان بەڵام تەواوی هاوڵاتیانی ئەمارێمە بە هێزە چەکدارەکانیشەوە مەغدورن زوڵم لێکراون خەڵکی کوردستان هیچ من دەڵێم خۆزگە وەزیری کشتتوکاڵ نەڵێتن ئەمەش وەک تەماتەکە بە قەڵگاوە تەماتە نایە ئەمەش پەتاتەیە بەڵام ئەمانە میلەتەکەیان زەلیر کردووە و نیم موچیان پێ نادرێ ساڵ کۆتایی هات هەر کۆبوونەوەکانیان بۆ موچەکەی دابشکەین بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جێگرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان کە 2 هێزی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان تکایە ستۆپ بە گەندەڵی بکەن با جوتیارەکانی زەرمەند نەبن ئەمانە ئەگەر ئەوانە قازانج بکەن بۆ داهاتەکە بۆ خۆمان نەبێت بۆ دەرەوە بێت بۆ لە پێناو دووسێ بەرپرسی گەندەڵ ئەمانە زەرمەند بن و ئەم ڕستەی خوا ئاو بکەێتە سەر زەوی و
خەڵک بە قاز بەسەری بکەوێت بۆ زەرەرمەند بین ئەوە زەرەری فەلاحەکان نیە بەڵکو زەرەری هەموو خەڵکی کوردستانە هەموو خەڵکی کوردستان زوڵم لێکراوە غەدر لێکراوە بەڵام ئیرادەیەک نییە کە لەبەرەی خەڵک بێت بڵێت ستۆپ گاندەڵی بەڵام بەداخەوە گاندەڵی تەواوی هەرێمی کوردستان تەواوی سێکتەرەکانی داگیر کردووە شێوەیە بێ بە تایبەت کە ئێستا لەسەر فەلاح قسەکەین فەلاح دەتوانێت بەردەوام بێ لە فەلاحەتی نەق فەلاحەکان ناتوان فەلاحەکان تەواو کابرا بەروبوومی ئەوەندە 4-5 مانجی لەسەر جادە بکەوێت چۆن دەتوانێت بەردەوام بێت زەرەرمەندی یەکەم بێت بەڵام لە هەرێمی کوردستان ژیان بە تەواوی وەستاوە لە هەموو سێکتەرەکانی ژیان هەموو خەڵک زەرەرمەندە هێزە چەکدارەکان کە پارێزگاریان لە هەرێمی کوردستان دەکرد بۆ ماوەی 4 ساڵ هەموو بەرپرسەکان لەسەر شاشەکان لەسەر تیڤەکان هەمومان پێشمەرگەین بەڵام هەمووتان درۆتان کرد خەڵکی کوردستانەوە تا ئێستا بازی ئەوە دەدات ئەو درۆیانە ئێوە کە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان دەگەن بۆچی فەلاحەکان دوای 6 مانگ بۆ 8 مانگ دێنن بەرهەمەکانیان لەسەر شەقامەکان دەڕێژن پێشەچی بە خێراتتان دەکەم ئێمە من خۆمە خاوەن ئەلوەیەک لە باتی براز وتیارەکان قسە دەکەم براز وتیارەکانمان پەتاتەکان دەکەنە مەغزن کەمیە مەسەلەن ئەگەر تەواو پێیان نەفرۆشێ بە بازارکردنەوە لە بەرەوەی لە ئیران پەتاتە دێتە ناو عێراق لە حدودی پەیرۆزخان پەتاتەکانیان پێ نافرۆشی لەبەرەوەی بەهای پارەی ئێرانی بێقیمەتە کە پارەیان بێقیمەتە ئێوان موادیان دێتن بە هەر چەندێ بێ لە بەغاو لە شارەکانی عێراق دەیفرۆشن یعنی ئەگەر بێت و ئەو پەتاتە جوانێ ئێمە ئێستا لە کوردستان لەبەر دەست خۆمان 300 دینار بۆ ئێمە ناکە هەرچی لەسەریتی کورفە لەسەرەوەی 300 لەسەریتی پارەی مەغزنی داوە پارەی مەصرفی کردووە و ئەگەر بێت و زەمانەتی یەک مانگ بۆ ئەو برازوتیارانە بکەن بەخوا یەکی 11 کیلۆ پەتاتە لە یەک مەغزنەی کوردستان نامێنێت لە هەموو ساڵەوە تووشە و کێشێدێن یانەکەمی ساڵەکە ناوەڵە ئێمە یەکەم ساڵمانە تووشێ و کێشێدێ تا ئێستا یعنی چەند ساڵ لەمەوبەر ئەم وەختە ئێمە پەتاتەی پاییزیمان دەچان لە هەموو عێراق برا عەرەبەکان و ئێمەش تۆ وەنەی ئاگداربی وەڵامی وەزیر چییە وەزیر بۆچی یعنی بەدەم خەڵکەوە نایە ئێمە ئەوە تقریبان دووەم جارەدا دەنیشی لەگە بەڕێزیان وعدیان بە ئێمەدا بەس ئەمە نازانم مەسلەیەکە چییە خۆی لە هەموو حدودەکان سەیتەرە هەیە هەل لە بەسرا تۆ هەل لە بەسرا بگرە تا زاخۆ یەک حدود یەک پەتاتە چلوێک پەتاتە داخل نابێت لە غێری پەیرۆزخان بۆچی وەزیر هیچ وەڵامێکی نییە بۆچی تا ئێستا وەزیر بەدەم خەڵکەوە نهاتوە ئێمە داواکاریمان لە وەزیری بەڕێز داواکاریمان لە وەزیری بەڕێز ئاوەیە ئەگەر شتەکە لە سەروی خۆیتی با پەیوەندی بکە بە بەرپرسان یعنی ئەو خەڵکەش بەڕاستی کەمیەکی زۆری لە مەغزن داناوە بە خوددا ئەگەر ئاوا بڕوە حدودەکان کۆنتترۆل نەکرێ ئێمە بۆ ساڵی دادێش پەتاتەمان لە مەغزن دەمێنێت پێم برێ مشکلێن بۆ چییە ولۆچی ئەو پەتاتە جوانەتانەوە لە سەزادەی ڕشتیە کاکەمە معانەتێکی زۆرمانەیە بە هەزاران فەلاحمانەیە بە هەزاران تەن بەروبوومان هەیە حکوومەتی هەرێم لەگەڵ بەرلەمان لەگەڵ جەنابی وەزیری زیراعە قەدەغەی هاوردەیان کردبوو قەدەغەی هاوردەی بەتاتەی خارجیان کردبوو هەتا بەروبوومی خۆمان ساغۆ بکەین ئەو ئێستا بە هەزاران تەن لە ناو ساردوخانەمان هەیە و دەواازەی پەروێزخان بەتاتەی دەرباز دەکەن ساری بە 30 وەرەقە و 40 وەرەقە و 50 وەرەقەی لەگەلەوە بێت سوشی مە نامینێت کاکە بەتاتەیمە لە کوردستان بەتنێ سرف نابیت هەموو لە بۆ عەرەبستان دەچین هەموو ساڵی تووشی و مشکلات نیە تەنها ئەو ساڵێکە لە وەڵڵاهی هەموو ساڵ چاتر بوو بەس ئەو ساڵەکە زۆر لەبەر وەزعی کۆرۆلا لەبەر وەزعی کۆرۆلا بەتاتە و بەرەوبووم نەچوو بەرەوبوومی تاجێکی زۆرمان نەبوو ئێستاکان نە قەزیە کەعب ستارە یا قەزیە خوشکە ویدیە وەزیرەمانە ئەو مشکلە لەکن وەزیرە نییە بەس ئەمە بە
ئینتاجێکی زۆرمانەیە ڕجامانەیە لە سەرۆکی حکومەت لە جەنابی وەزیری گشت و کال لە جەنابی سەرۆکی نەکا لە کاک قوبات لە کاک نێشی لە کاکمە هەمویان ئەمە معاناتێکی زۆرمانەیە خەسار دەبین بە هەزاران تۆنمان وا لە ناو ساردوخانە هەیە ڕجامان هەیە لەیان لە بۆمان ئەو لە هەتا یەکی 12 قەتا بکەن هەتا بەر بووی خۆمان بفرۆشین پشتیان جێبا هەی هاوردەی بینین چ مشکلەمان نامینێت ئەوە ڕجاو تکامان هەیە ئەرێ وەڵڵە معاناتی ما ئەوەیە دەبێ هەموو فەڕەتین حەقی ساردوخانەش بدەین هەرتەنی 100,000 دینار وەرەقەیەک ساقی ساردوخانە بدەین یاخوا هەموو گەنی دەبیت عمری خلاص دەبیت لێسر لە ساردوخانە دەبیم هەموو گەنی ئەوە بەتاتەکە زۆر خاوێنە تەمەشاکەن ئینتاجێکی دەرەجەیەکە بەس هەتا ئینتاجی خۆمان بفرۆشین داواکاری ئەنگۆ چییە بۆچی هەنگ پەتاتی سەرشەقامی ڕشتیە داواکاری ماوەکو پەتات لە پەروێزخان داخل نەبیتە هەرێمە کوردستانی و نشت بۆ خۆری عێراقی ئەو ساڵەوە تووشێ مشکل بەس ئەو ساڵە ساڵانی ڕابردوو هیچ مشکلەمان نەبوو بە خودی هیچ مشکلەمان نەبوو لێرە بوو لەگەڵتان هاوکارتان دەبوو دکتۆر عەبدولستار بەلاری بەخۆی هەموو پشتگیریمان دەکرد و دەیکرد یعنی لە هەموو لە پەروێزخان و حاج و مەران و لە هەموو شوێنێک هاروکار بەس هاوردەی پەتاتە ڕابگرێت لە پەروێزخانی تەنانەت لە پەروێزخانی داخل دەبێتن وەڵی زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێکە لە گوتە و قسەی و فەلاحانەی کە دەبینن بەرهەمەکانیان ئاوا لەسەر شەقامەکان ڕۆشتووە دیارە جگەلەوەی کە لەسەر شەقامە بە سەدان ئۆتۆمبیڵی بار هەڵگر وەستاوە هەر هەمووی پەتاتەی تایە شوێن نییە بێنێنە ناوەنیش دەڵێ هەمووی لەسەر شەقام دەڕێژن و بەشێکیانە لێرە ئێستا کە هەر بە خۆڕایی پەتاتەکان دەبەخشنەوە لەبەرەوەی دەڵێ کاتێک ئەمە سەرف نەبینەوە هەر بەخێرێکمان بگاتێ لە سای سەری حکوومەتی هەرێمی کوردستانە بە خۆیان دەڵێن هەمویان بوون بەوەی کە شەرمەزاری قەرزارەکانیشیان ببنەوە ینی قەرزیان کردووە بۆی کە پەتاتەکانیان پێ بگە دەستمە ناو بڕێکی کورد لەگەڵەوان بەردەوام دەبم بزانین پەتاتەیەک چەند مانگی دەوێت و چەندی مەسروف دەوێت تاوەکو پێدەگات دوای ناو بڕێکورتەیە بێوە عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناو بڕێکورتە بێوە عەزیز و خۆشەویست شاد بوومەوە من هەر لەگەڵم جوتیار و فەلاحانە بەردەوام دەبم و خەمی زیاتریەوان دەگوازینەوە ئێوەش لەگەڵمان بەردەوام بن. ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ پاراستنی مەرزەکانمان لەدەست نییە. باش زەرەر و زیانەکانی فەلاحی ئێستا چەندێکە؟ ئەگە بەو شکلەی بڕوە فەلاح جۆتیار یعنە جۆتیاری خۆی بەجێ دەهێلیت بەڕاستی یعنە بەجێ دێلیتن لەبەر کە ساڵێک خەسار دو ساڵ خەسار یعنە بەڕاستی دەبی ئەو ئیشەی بەتاڵ کەینێمە ئەگە ئەوها بیتن یعنە ئەو پاڵپشتی لەو چیە پاڵپشتی ئێستا ڕێگە دەگرن لە دەواازەکان بۆ جۆتیارە دەسەڵاتەکە ئەوانەی مەسئولەکانی گەورە پەتاتە بە 20 وەرەقە دەرباز دەکەن بە 25 وەرەقە دەرباز دەکەن ڕۆژانە 10-15 سیارە دەرباز دەکەن ئێستا ڕۆژانە دەواازەی فەیرۆزخان و باشماخ پێم بڵێ ینی بە دیاریکراوی تۆ چەند زەرەرە بەرکەوتووە؟ هەمومان زەرەری یعنە هەموو جۆتیارێک زەرری هەیە یعنە بە 100 دینار بە 150 دینار بە 100 ئێستا بەتاتەمان لە کۆگا هەیە هیچی سەرف نابیتن یعنە فەلاحەکە یعنە چ بکاتن مامەجان چەندێکە خەریکی فەلاحی 2010 بەس پەتاتەی دەچینەوە بەێ ساڵێک وەکۆ ساڵ زیانمەند بووی قەت نەبووە لەو کابینێ لەو کابینێ زانسیمانە دیتە لە زەرەر بەس ئەو کابینە زەرەرمانە بە فولیش چونکە ساڵ هەیە وشکە ساڵ هەیە ئافات ئەوە کێشە نیە بەس ئەوە عەنقەستاری وڵە لەبەر ئەوەی لەو لە حدودی کشتەوە لێرە کەمە بە قاچاق داوا دەبێت ئەوە دەبیت جەنابی وەزیرمان کردی سێ جاراتمەکەم وەزیری جارێک چوومە پەرلەمان لەگەر کاکعەبدولستار مەجید دانیشتینە لەگەر شوانزراری دانیشتیمە لەگەڵ عایسەفین دانیشتینە گوتی بەلێنتان دەدێنێ پەتاتە نیت دەڕۆژ لوت کراوە بەڵانەکە ئەم بەخۆم وەکو دەلی لە ڕسمی جێم لێ نەبوو بڵێن بەبێ ئەوە 35 وەرەقە یان 37 وەرەقە ترێ بەبێ پارە دەرباز نابیت پارە دەدرێ گومرگ ناکرێت لەو گومرگ یەکە و دۆش قسەی دیان هەیە ئەمە بەخۆ عەقدمان لەگەڵیان کردی هەتا 15 پەتاتەی دەرەجی داخل نەبیت عەقدماوە کتابوە لە پێش وەزیریە لە مانجی دوو ئەوەمان لەگە کردی ئەمە ئەگەر ئەو هابی ئەمە پەتاتە ناتینین گوتی بچینێن 600 دینار ئەوە
گومرجی دەخینە سەرێ ئەدی ئایا ئەگە تو 600 گومری خستە سەرێ لە بازارش بە 400 600 گومر کردیا لە بازار بە 400 هەلێرە 200,000 کابرای یە گومرکەی زەرەرە کە لە ئێرانیش دەکڕی عەمبالی دێتە سەرێ کرێساری دێتە سەرێ دێتە باشماق هەتا دێت ئەو جانەفە دەکات چەندی مەسرفە خۆ 200 مەسرفە ئەگەر ژیانی فەلاحی بەو جۆرەیە بێ لە 2008 تا پێستا کە فەلاحی دەکەگەر بەو شێوەی ساغ نەبێتەوە دەتوانین بەردەوام بی لە جوتیاری ئەو سالەکە تقریبان بەس هەولێر 530 فەلاحمان هەیە پەتاتە فەلاحی پەتات گەورە نەگچکە یعنی ئەو سالەکە تقریبان 100 ناکاتەوە 30 دەکاتەوە چەند زۆر پەتاتەمان هەیە تقریبان 6 زۆر پەتاتەمان هەیە سناعیمان هەیە فینگلمان هەیە قی خواردنمان هەیە بۆ پەتاتە پەتاتە نییە هەموو ستاندەرەکانیشمان هەیە لێرە هەمومان هەیە بە زیادەوەش خۆی ئەوە کوردستان پێویستی بە 100,000 تەنە بە 100,000 تەنە ئەمە ئێستاکە ئەو 400,000 تەنمان هەبوو یعنی 300 لە خۆمان زیاتر دەتانن ئەلعان کیلۆ پەتاتە چیما لۆ جیرانەکانمان ڕەوانکەن سارۆخیان دەوێت بە کیلۆ بە ڕستقە چیمەیان ناوێت کە پێ بیان کوژی ئەو زە ناشخۆنیش ڕستقی مەش بلۆشیان بتی ناخۆن ئێمەش هەرچی بێ دەخۆن چەند دەبی خەریکی فەلاحیەت و خەریکی فەلاحەتی وەڵا لە مێژە خەریکی فەلاحینەوە پەتاتەوە 6 ساڵە پەتاتەی دەچینین 6 ساڵە ئەرێ وەڵا 30 ساڵ بچە ساڵ زیانتان بەرکەتیە نابە خودی ئەو ساڵە زیانێکی زیدەمان ببەرکەوتەوە ساڵە یعنی ئەو ساڵە نەوەکی ساڵەکانی دیکە بوو هەر ئێکجاری زەرەمان بێکە باش ئەمە بە خۆمان هیچ خەزنیش کردە لە بەرڕادیماندانایە مەسریمان هێشتا زیاتریش بووە ماندانە گۆتماندا لە وەختی خۆی بازار کز بوو گوتمان بە بازار بلند بیتەوە نینە ئەمە ئەوە بەسەرمان هەر وە لە حدودی داخل دەکرێت حدودی ئیرانی دێتەوە پەتاتەوان بە هەرزان دێت ئێمەش بازارمان نەما لێرە و خۆتان ینی گەشتیتنەوە ئەو مەسرفێکە لێتان کردێتە ئێستا مەسرفی چی کەس نینە بەدە زەرری نەکردی نینە ئەمە 100 تەنم چاندەبوو نینە نیو حەقی خۆمیش ناگەتێ ئەو ساڵەت قیمەنێزگی 1000 تەنمان هەما خەزم کردیە ئاری وەڵڵا 1000 تەنمان هە لە عەلانیە لە بەرڕادی دانایە نینە ئەمە ڕچقمان ئەوەیە چیش دیکەمان نییە ساڵیان لە کابینەکانی ڕابردوو شوشە و زیانەی بوون چ ساڵێکی ئەو ساڵە نەبووە ئەو ساڵە نینە وئینتاژ الحەمدلله باش بوو ئەو ساڵە و فەلاحیش چاوەڕێی بوو خێر ببینتە ئەو ساڵە و ئەوە بەسەری هات وەزیر چتان پێ دەڵێ وەزیری زیراعە وخۆی چاوەدادە دەرێت سەیوان نەکرد گوت ئەمە چ دەسەلاتمان نییە لە دەبێت دەسەلاتی ئەولاترە درێ بگرنە بەر پێم بڵێ ئەگەر فەلاعەتی بەو شێوەی بی جوتیار و فەلاح دەتوانی بەردەوام بی وەڵا کەس فەلاحەتی ناکات کەس فەلاحەتی ناکات بۆ چ دەکەتە گەر خەسار بی زەرەر بیت ئەوە 6 ملیۆن بەس حەقی عامل وا لەسەری 6 ملیۆن بەس حەقی عاملە بە زەحمەت دەچێت ئەنی تا دەردەینن و ئەوانە ئیشی پەتاتەی زەحمەتە زۆر زەحمەتە چاو زەحمەت نییە هەمی مەسارفە قەرتە تەنی ئەو پەتاتەی بە 15 وەرەقەی لە سەمە 17 وەرەقە یەک تەنی تۆیەکەشی گرانە تۆکەی گرانە بە 17 وەرەقەیە کاکە 17 وەرەقە بەس ئەوێ دی ئیجاری عەردی 1 تەقار عەرد نییە بە 3 ملیۆن دیناریە 3 تەنی کیمیای نییە بە 2 ملیۆن دیناریە و مەساریفی دەرمانی لێدە ئەویدی لێدە حەڵقاندنی بۆ ڕدەوێت گونی پێ دەوێت تەرکتەری دەوێت گازی دەوێت مەسرفی زۆر 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 زۆریش گرانە یعنی بە چەند مانجی تا پەتاتە پێدەگات لە تۆی دەبتە ئەوە نۆکە بەس ئەوە بە 350 دیناری بفرۆژە ئەجە تشتێکت پێ نابڕێت یعنی ئەتۆ ئەلعاب بدێ بە ڕوبعەک و بە 300 چت پێ نابڕێت ئەبەت لە تەنێکی چەند مەسرف دەکات لە بۆ ئەوەی کە پەتاتە تا پێ بگە ئیسەکاکە لە تەنێکی تەن پەتاتە هەیە بە 19 وەرەقەونیوە ئەوە تەنێکی داناوێ ئەو تەنە 4 وەزنە عەردی گەرەکە ئەو 4 وەزنە عەردەش ئەوەش مەلیۆنی دەچیت ئەتا ئێستا جوتیار گەشتیتەوە مایەکەی خۆی ناوەڵا ئێستاش هەر بەزارەرە بەس دەلیامە بڕوات بەس خەسانەی فەڕی نەدەم بەس بڕوات بەس محاولەکە لۆ ڕۆیشتنە فەلاح زەرەری کرد هەمووی زەرەرە فەلاح خاصەتەن فەلاح لە کوردستان هیچ قیمەتی نییە هیچ کەس نییە پاڵپشتی بکات ئیستا یەک شخصی گووا لە فەیرۆزخان دەربازەکە کەس ناتوانێت لەگەڵی دەنگ بکات
یەک شخصی بالادەستە و بە پارە دەربازەکە ئەوە دەست فکریان لەکەم پارێ فکریان لەکە ژیانی فەلاحین هیچ نییە هەر کەسێک چ جاناتەکە ناو پەتاتەش بلێەوە چ دەکەن وا چ لێ دەکەن ئەوە چییە ئەوە نییە شت لە کابینەکانی ڕابردوو شەرەوە هابوو هەر هەمیەوەهای هەتا ئیسە ئەوەشەکەی نێمە مەجبورین مەسەلەن هەندە ساڵ زەرەر بوویان ساڵەکانی هەر ساڵ وایە پارەکە ئەوە بی پەتاتە نەبی ئاو کوشتی باران زۆر بی گرابی تۆزە پەتاتە نەبی بەس ئەو ساڵ پەتاتە ئینتاجی فول بی پێم بڵێ ئێستا ڕەوشی فەلاح چۆنە ینی بۆچی بەرهەم دوای چەندی مانگ پێگەیشتن لەسەر جادەکان دەیڕێژن خۆی ڕەوشی فەلاح سفرە ئیستا قسە بکەین دەڵێن ڕکلام لۆ وەزیری دەکە ڕکلام لۆ فلان وەزیری دەکە کاکە بە قورعان مامۆستا عەبدولستار وەختێ وەزیر بی ڕەوشی فەلاحی ڕقم یەک بی ئیستا حالیان ڕەوشی فەلاحی سفرە هیچ ڕکلامێکیش بۆ کەس ناکەین ئەمە ڕکلام بەس بۆ جۆتیار دەکەین بەس بۆ خۆمان دەکەین چونکو ئەمە زەرەرمەندین وەزیر زەرەرمەند نییە ئەمەوە زەرەرمەندین والله دەڵێ بەدەستم نییە ئەمن کتابم کردووە قەدەغەیە بەس ئەو کتابی کردووە غێر نەفەر استیفادەی دەکە غێر نەفەر استیفادەی دەکە لە دەواازەکان بەپارە لە دەواازەکان هەر سیارەی بە 45 وەرەقە 40 وەرەقە داخل دەبی ڕۆژێ 100 سیارە دەکە 40 دەفتەر دلار 40 دەفتەر دلار وەرگریت هیچ ئیشی بە من و بەویدی و وەیدی نییە کاک دەبی زەخت لەسەری هەبیت داواکاریمان هەیە هەموو لای پەیوەندیدار بێنە سەرخەت ئەو جۆتیاران هەمووی مار خراپ دەبن ناتوانن پەتاتەی بچینەوە جارێکی دی هەموو زەرەرمەند دەبن وەختی جۆتیار زەرەرمەند ببیت بەڕاستی هەموو کوردستان زەرەرمەند دەبیت دەبی بەرهەمیم ناو خۆمان هەبیت ئەمە لە زۆرێک وڵاتان پشت بە کشتتوکاڵ دەبەستن لە هەرێمی کوردستانیش بەرهەمی جوتیاران و فەلاحان لەسەر شەقامەکان دەڕشتێت بەڵێ زیان و خۆشەویستان ئەوەی بینیتان لە ڕاوسرنجی جوتیاران و فەلاحانی ئەم هەرێمی کوردستانەیە بووە بە تایبەت جوتیارانی بەرهەمێنانی پەتاتە کە داناڵێنن بەهۆی ئەوەی بەرپرسێک لە دەواازەکان و بە تایبەتیش لە باشماخ هەڵەسێ بە هاوردەکردن و داخلکردنی پەتاتەی ئێرانی ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئەوان زەرەر و زیانێکی زۆریان بەربکەوێت ئەڵخێم زارێ بەرنامەی پامی تۆم پێشکەشکردن بەو هیوای بەرپرسان بەدەم داواکاری ئەم جوتیارانەوە بێن تاڵقێکتر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.